وێنەکانی لەگەڵ بەرپرسە حیزبیەکان کردووەتە بەڵگەی ڕاستگۆیی وتەکانی و فرمێسکەکانیشی تەنها بۆ بینینی پارێزگاری سلێمانی دەڕێژێت. ئەتۆ ببینێ خۆی ڕاکایە بۆ لام محەممەد ببینێ خۆی بۆ لام. عەلی کەیخەسرە ئەو پیاوەی برایەکی شەهیدی کیمیابارانی هەڵەبجەیە و کوڕێکیشی هاوڕێ نزیکی بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی بووە. باوتەی خۆی بەدەستی هێزەکانی پارتی دیموکرات گول لە باران کراوە. 9 منداڵ و خێزانەکەشی لە دوو ڕووداوی جیاوازی ئۆتۆمبیلدا لە ڕێگەی سلێمانی بەغدا و لە کۆماری ئێران لەدەستداون. ئێستا ژیانی لە گەرما و سەرمادا لەسەر شەقامەکانی سلێمانی دەگوزارێنێت. شەشم لێرە لە ناوڕۆی 5 و ئایلەکەم حامیلە بوو، 6 لە خەتی بەغا لە سێدە لە ناوڕۆی تەواو. ئاکۆ لێ ڕەمیان کرد لە ڕانی پارتیوە. عەلی کەیخەسرە لە ژیانیدا 2 منداڵی کوڕە کوژراوەکەی بەدەستی پارتی و بووکەکەی بۆ ماوەتەوە. ئەگەرچی لە ساڵی 1995ەوە لەسەر شەقامەکانی سلێمانیدا دەحەوێتەوە، بەڵام با پێی وتەکانی لە ڕابردوودا بەشێک لە بەرپرسانی یەکێتی هاوکاری مادی زۆریان کردووە و دەست بڵاوی خۆی وای کردووە نەتوانێت لانەیەک بۆ خۆی و نەوەکانی دروست بکات کە بە ئاواتی هەمیشەیی بگات کە ژیانی لەگەڵ نەوەکانیەتی. 3 مناڵە بووکەکە ماوە لەگەرا منی ژەمەیە سۆنێ داکیکەم لەگەر بووکەم دایشم دانێ بخۆم. ئەگەرچی لە ڕێگەی تەلەفۆنەوە بەڕێوبەری کاروباری کۆمەڵایەتی بەڵێنیەوەی پێدا گەر بە خانەی بەسەڵاتچوان ڕازی ببێت ئەوە دەیباتە خانەی بەسەڵاتچوان و خزمەتی باشی دەکرێت. بەڵام عەلی کەیخەسرە دەست بەجێ و زۆر بەدڵنیاییەوە ڕەتی کردەوە سەر بە خانەی بەسەڵاتچواندا بکات. کاک دەلالگیان من بەداخەوم بۆ هەر حاڵەتێکی لەو جۆرە کە هاوڵاتی هەبێت شوێنی مانەوەی نەبێت شوێنی حەوانەوەی نەبێت لەسەر شەقامەکان بمێنێتەوە. ئەمە کێشەیەکە بەڕاستی لە کوردستانە هەیە، ئەگەر ژمارەکەی زۆر نییە بەڵام کێشەیەکە بوونی هەیە. ئێمە وەک خۆمان وەک بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری بەشپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی ئەوەی لە دەسەڵاتمانە هەیە ئەوەیە کە ئەو کەسانەی کە بێخانە و لانەن و هیچ کێشەیەکی تریان نییە لە خوار تەمەنی 18 ساڵەوە لە خانەکانی نەوجەوانان دایانین خزمەتیان بکەین، لەسەر و تەمەنی 60 ساڵ بۆ پیا و 55 ساڵ بۆ ئافرەتەوە لە خانەی بەساڵاتچوان داینێن و خزمەتی بکەین. لە دوای ئەوەوە دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بەڕاستی لە دەسەڵاتی ئێمە نێو لە ئەتی ئێمەشانیە. ئەو بەڕێزەش کە ئێستا جەنا بدووە حاڵەتێک لە لای ئەوی ئێمە لە خزمەتیان لە خانەی بەساڵاتچوان ئەگەر بفەرمێ ڕازی بێ من ئێستا ئێم بە سیارەتی خۆمەگەیان بە خانە و خزمەتیەکەین وەک باوکو وەک برای خۆمان. ئێستا بەڕێوەبەری کاروباری کۆمەڵایەتی هەڵێ ئەگەر بڵێ بە سیارەی خۆم دەی بندەی بەماوێ ناچم بە قوربانە بم. لە دواوتە و داواکاریەکانی عەلی کەیخەسرە لە ڕێگەی شاشەی پەیامەوە تەنها ڕژاندنی فرمێسک بوو بۆ ئەوەی پارێزگاری سلێمانی سەردانی بکات و لەو نەهامەتیانە ڕزگاری بکات کە ئەمەش یەکەم جارە هاوڵاتیەک لەسەر شەقامەکان ژیان بگوزارێنێت و داوای بەرپرسی یەکەمی ئەو شارە بکات کە شەقامەکانی داگیر کردووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.